خۆی گەورە لە چوار کەس تووڕەیە، غەزەبی لە چوار کەس گرتووە، خوا پەنامان بات. واللهی بەڕێزانم کەسمان بەرگەی غەزەبی خوا ناگری، بەڵام کەسیشمان حیساب بۆ غەزەبی خوا ناکەین، کەسمان حیساب بۆ تووڕەی خوا ناکەین، هەتا لێمان نەقەومێت. خوشکێکی بەڕێز پێڵەی ئەو بۆ برۆ هەڵگرتۆ نازانی نەفرەتی خوای لەسرە، ئەو بۆچی پانتۆڵت کردوتە پێت، بۆ ئەم جلە مۆدانت کردوتە بەرت، ئەی نازانی خوا لێت تووڕەیە، ئەی نازانی بەر نەفرەتی خوا کەوتوتە، ئەسڵەن حیساب بۆ قسەکانت ناکە، وەکە ئەنەما ئەم وشانە بوونی نییە. برا عەزیزەکەم، ئەم مامەڵەی تۆ دەست داوە پێی، نەفرەتی خوای لەسرە، خوا لێت تووڕەیە، ئەسڵەن گوێ بۆ قسەکانی شت ناگرێت، ئەسڵەن بە کەسێکی زۆر متەخەلیفی شت حیسابەکات. واللهی بەڕێزانم غەزەبی خوا قووەت و هێزی خوای پەروەردگار وەکو قووەت و هێزی ئێمە نییە، وەکو غەزەبی مرۆڤەکان نییە، لەیسە کەمیتلیهی شەی. واللهی خوا لێت تووڕە بێت، ئەگەر هەموو کەون، ئەگەر هەچی هێزی دنیا هەیە پشتیوانی تۆ بێ، سوێن بەخوا پشتە دەشکێت. بۆیە وریا بە عەزیزەکەم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ خوای گەورە تووڕەیە لە ئەم چوار کەسە. یەک لەوانە البەیاع الحەلاف، کەسێکی دوکاندارە، عەرەبانە چییە، لە مەیانەکەیە، بەڵام لەسەر کڕین و فرۆشتن خەریکی سوێن خواردنە. بەخوا ئەوەنم پێداوە، بەخوا ئەگەر بەوەنە بدەمێ زەرە دەکەم، بەخوا لە شوێنی خۆی لە کارگەکە لە فڵان وڵات ئەوەنم پێداوە، ئەگەر ڕاستیشکەی مادام ناوی خوای پەروەردگار بۆ بەرژەوەندیەکانی خۆت، بۆ داهات، بۆ دەستکەوتنی پارۆپۆلی ئەم دنیا بەکارەهێنی، خوای گەورە ڕقی لە تۆیە. واللهی ئەگەر بگەڕێیتەوە لای خوای پەروەردگار، سوێن بەخوا بەرگەی قەهری خوا ناگریت، بەرگەی تووڕەبوونی خوا ناگری، واللهی لە قەبرەکەیە زەلیلە بیت، واللهی لە ساحەی مەحشەرە پشتکاوە بی، سەرشۆڕی ڕۆژی قیامەتە بیت. بۆیە وریابە بۆ خۆشبەختی مناڵەکانت، قیامەتی خۆت، قبری خۆت بۆ کەس تاریک مەکە عەزیزەکەم. واللهی خوای گەورە ئەوەی لە چاو ناوچوانی من و تۆ یانوسیبێتی هەر ئەوەیە، ڕزقەکەی تۆ هەر ئەوەیە کە دیاری کراوە، ئەنجا بۆ سوێنی بۆ ئەخۆی، ئەنجا بۆ قبر و قیامەتی خۆت تاریک ئەەکەی، ڕەش ئەەکەی، بۆ خۆت تووشی تووڕەبوون و غەزەبی خوای پەروەردگارەکەیت. بۆیە وریابە بە عەزیزەکەم کەسێکی تر لەو کەسانی کە خوا لیان تووڕەیە الفەقیر المختال، کەسێکە هەژارە، فەقیرە، کرێ چییە، کاکە مەعاشخۆرە، نە سەیارەت جوانە، نە خانووت جوانە، نە بەرگ و پۆشاکت مۆدێرنەیە، هیچ لەوانت نییە، ئەوەی دەوڵەمەنەکان هەیە نەتۆنیتە، بەڵام بەناو خەڵکە ئەڕوا پۆز لێدات. سبحان الله، متەکەبیرە، کە کاتێک قساکات تەکەبوری هەیە، کاتێک ئەڕوا تەکەبوری هەیە. واللهی بە ئەو تەکەبوڕەی تۆ، چکەم تەکەبور تەنها لائیقە شیاوە بەخوای پەروەردگار، خوای گەورە لێت تووڕەیە، غەزەبی لێت کردووە، بەڵام خۆت هەستی پێ ناکەی. تەنها ئەوەندە خۆشە خۆشیەکانی ئەم دنیا تێپەڕکەیت و واللهی لە قیامەتە خەجاڵەتە بیت. بۆیە وریابە خازع بە، خاکی بە، وەکو ئەو خۆڵەی کەوا پێی پێیانیت. سێیەم کەس الشەیخ الزانی، خوای گەورە غەزەبی لە کەسێکی بەتەمەن گرتووە کە خەریکی زینا و فاحیشەیە، خوا پەنامان بە، هێز و توانای نەماوە، جەسەدیەن جنسیەن، بەڵام ئەچێت کاری فاحیشاکات، ئەچێت زیناکات، خوا پەنامان بە. من باسییان کردووە بۆم خەڵکێک تەمەنی 6 ساڵە، تەمەنی 65-70 ساڵە چووە بۆ مەساجەکان لەیانە لەگەڵ ئافرەتێکی سینیە، لەگەڵ فلیپینیە کە خوا پەنامان بە، چووە لەوێ زینای کردووە، پاشان خۆی باسی کردوتە واللهی پێشم نەکراوە، نەمتوانی وە زیناکەش بکەم، بەڵام هەر هەوڵی خۆمدا، وەڵام هیچ نەمتوانی، جەسەدیەن جنسیەن توانام نەمابوو، خوا پەنامان بە. چونکەم ئەم کەسە توانای لاشەیی، توانای جنسی نەماوە، ئەچی هێشتا هەوڵی بۆدا، هەر هەوڵی حرامەدا، خوا لەم ئینسانە زۆر تووڕەیە، بەس بگەڕێتەوە خزمەتی خوا، والله پشتت ئەشکێت، والله خوای پەروەردگار قەهر و غەزەبی خۆی تووشی ئەم ئینسانە ئەکات. چوارەم سنف الئیمام الجائر، کار بەدەستێک کە زوڵم لە ژێردەستەکەی خۆی بکات، هاو نیشتیمانیەکانی خۆی بکات، موچەیان نەداتێت، زەویان لێ زەوت کات، ژیانیان لێ تەنگ کات، سجنیان کات، ئازاریان بات، ستەم و زوڵمیان لێ بکات. واللهی ئەم کەسە لە قیامەتە خوای گەورە زۆر لێی تووڕەیە، بەرنەفرەتی خوا ئەکەوێت، قڕ بەسەر ئەو کەسەی ئەم 4 سیفەتەی تایە. واللهی لە دوای مردن هەچەنی هاوارکی بڵی خوایە ئەگەڕێمەوە، لە کاتی کڕین و فرۆشتن و مامەڵەیە سوێن ناخۆم، خوایە بەسەر ئەرزە ئەگەر دینارێکی شم نەبێ من تەکەبور ناکەم،
خوایە گیان ئەگەر هەچی قووەتی دنیام هەبێ من زینا ناکەم، خوایە گیان ئەگەر هەچی سەڵتەنەت و کورسی دنیا هەیە بیدەی بە من بمکەی بە پاشای هەموو کەون، خوایە من زوڵم لە ژێردەسەکانی خۆم ناکەم. کەلا ئینەها کەلیمەتون هو قائلوها. هەموو کەسێ ئەو هاوارەی لێ بەرزە بێتەوە. بۆیە ئەم دنیاە فرسەتە بەڕێزەکانم، با بۆ خۆشیەکی کەمی ژیان تووشی غەزەب و تووڕێی و قەهری خوای پەروەردگار نەبین، چکەم وەڵڵاهی ئێمە بەرگەی هیچ ناگرین بەڕێز